تورکیا داواکاریەکانی یەکێتی ئەوروپا بۆ سنووردارکردنی کاردانەوەکانی بەرامبەر هۆڵەندا ڕەت دەکاتەوە. Ortada bir kriz var. ئەمە کێشەیەکی زۆر سەختە. ئێمە ئەم قەیرانەمان دروست نەکردووە و نەمان گەیاندۆتە ئەم ئاستە. ئێمە بەرنامەمان بۆ دانەڕشت بوو. ئەوانەی ئەم قەیرانیان گەیاندۆتە ئەم ئاستە ئەوان بەرپرسیارشن بۆ کەمکردنەوەی ئاستی ئەم قەیرانە. لە ڕۆژی دووشەمە کۆمیسیۆنی ئەوروپا داوای لە تورکیا کرد کە خۆی بە دوور ڕابگرێت لە لێدوانی توندی کاربەدەستان کە دەشێت ببێتە مایی زیاتر تێکدانی ڕەوشی دیپلۆماسی. دوا بە دوای ناکۆکیەکانی ئەم چەند ڕۆژەی دوایی لە نێوان تورکیا و هەندێک لە وڵاتانی ئەندامان زۆر گرنگا بڕوامان بەوە هەبێت کە ڕێگە بگرین لە دروستکردنی ئاڵۆزی زیاتر و ڕێگە چارە بدۆزینەوە بۆ هێورکردنەوەی ڕەوشەکە. بڕیارەکان سەبارەت بە سازدانی کۆبوونەوە و گرتبوونەوە لە وڵاتانی ئەندامان مەسەلەیەکە کە پەیوەندی بە نیگەرانی خودی ئەو وڵاتانەوە هەیە. لە کاتێکدا کە دوو ڕۆژماوە بۆ هەڵبژاردن لە هۆڵەندا و هەر لە کۆتایی ئەم ساڵیشدا دوو وڵاتی گەورەی یەکێتی ئەوروپا ئەڵمانیا و فەڕەنساش هەڵبژاردن دەکەن. سەرۆکی تورکیا داوا لە هەوادارانی لە ئەوروپا دەکات کە دەنگ بەو لایەنانە نەدەن کە دژی ڕفراندۆمی تورکیا بن. Ben Almanya'daki kardeşlerime de sesleniyorum. من داوا لە برایەکانم لە ئەڵمانیا هۆڵەندا نەمساژ دەکەم لەگەڵ هاوڵاتیانم کە لە وڵاتانی جۆرە و جۆرەکانی ئەوروپا دەژین. قسە دەکەم ئەوانە هاوڵاتی منن. هەرگیز دەنگ مەدەن بەوانەی کە پشتەوانی لە دەنگی نەخێر دەکەن بۆ هەڵمەتی ڕێفراندۆمی تورکیا. هەڵبژاردن لە ئەوروپاش دەکرێت. گوێمەدەم بەوەی کێ هەڵدەبژێردرێتن. تەنها دەنگ بە کەسێک بدەن کە پشتەوانی لە تورکیا بکات، هەرگیز پشتیوانی لە دژمنانی تورکیا مەکەن. لە دوار ڕۆژی هەڵمەتەکانیدا بۆ هەڵبژاردننی هۆڵەندا سەرۆگۆزیری هۆڵەندا مارک ڕەتە جارێکی تر ڕایگەیاندەوە کاربەرستانی هۆڵەندا کار دەکەن لەسەر هێورکردنەوەی ناکۆکیەکان لەگەڵ ئانکەرا. پێم وانییە کە تورکیا گارێکی بێت دەست لە هەڵبژاردنەکانی هۆڵەندا وەربدات. گرفتەکەمان لەگەڵ تورکیا ئەوە بوو کارێکی گران بۆ ڕازامەندی بۆ سەردانەکەی وەزیری دەرەوەی تورکیا بۆ وڵاتەکەمان دەرببڕین کە بۆ ژمارەیەکی کەم لە تورکەکان بدوێت لە شوێنە فەرمیەکاندا. هاوکاتی ئەوەی کە ئیمە هێشتا لە سەرۆبەندی هەوڵەکاندا بوون بۆ دابینکردنی ڕێوشوێنی سەردانەکەی ئەو لە کەناڵی سیان تورکەوە هەڕەشەی سەپاندنی گەماڕووی بەسەر هۆڵەندادا دەکرد. و هەروەکو بە سەرۆکوەزیری تورکیان بود هەرچۆن تورکیا شانازی بەخۆیەوە دەکات هۆڵەنداش بە هەمان شێوە. سەرۆگۆزیری تورکیا ڕەجەب تەیۆب ئەردۆغان لە هەوڵی کۆکردنەوەی پشتیوانی تورکەکاندایە بۆ ڕێفراندۆم لەسەر گۆڕانکاری دەستوری کە وەکو دەگوترێت دەسەڵاتەکانی سەرۆکایەتی زیاد دەکات. هێرۆ زەنگەنە، دەنگی ئەمریکا.